بیرکاری بۆ پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 33. زانیاریەکانت ساغ بکەوە، دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە، لەو لیستەیەی چەند دەستەواژە هەیە هەندێکیان هەڵدەبژێرم. پرسیاری ژمارە 1 پیتی ن دەنوێنێ لە 12 کەم 8 یەکسانە بە پیتی ن لە کاتی هەبوونی ئەو هاوکێشەیە کە لە مابەینی دوو ژمارە هێمای کەم هەیە لێدەرکردن ئەنجامی لێدەرکردن هەمیشە ناوی جیاوازی. پرسیاری 2 پیتی ن چ دەنوێنێ لێرە پیتی ن ئەوەی ڕاستیبی لێرەش دەمانتوانێ وەڵام بدەینەوە کەوا پیتی ن ژمارەیەکی نادیار دەنوێنێ، لێرەش هەروە، بەڵام لێرە ئەو ژمارە نادیارە ناوەکی تایبەتی هەیە، ئەویش جیاوازیە. لێرەش ئەوەی ڕاستیبی ناوەکی تایبەتی هەیە، ناوی ڕادەیە، بەڵام وابزانم دەیانەوێ بنووسین ژمارەی نادیار دەنوێنێ، ڕەنگە ئەوهابی چونکە نابی کۆڵکەبی، کۆڵکە ئەوها نییە، کۆڵکە ئەنجام، کۆڵکە واتە لێکدان، لێرە لێکدان نییە، کەواتە ناوی ژمارەی نادیارە، دەنووسین ژمارەی نادیار لێرە. پرسیاری 3 ئەو کردارە دەنوێنێ کە یەکەم جار لە 6 کۆکەوانە 8 کەم 2 جێبەجێ دەکرێت. لێرە تۆزە هەڵە هەیە لە کاتی ئەو کردارە دەنوێنێت، واتە ئەمن دەبی لێرە کردارە چی بنووسم، کرداری چەند کردار هەیە، کرداری کۆکردنەوە، کرداری لێدەرکردن، کرداری لێکدان، کرداری دابەشکردن، هیچیان لەوانە نابیتن، لێرە نییە، کەواتە ئەو کردارە نەک دەنوێنێ دیاری دەکا، تەنیا ئەو کردارە دیاری دەکا لە جیاتی دەنوێنێ هەڵەیە، دەنوێنێ بسرەوە بنووسە ئەو کردارە دیاری دەکا کە یەکەم جار جێبەجێی دەکەین. دوو کەوانە کە دوو کەوانە دیت، یان ئەمن کە دوو کەوانم دیت، یەکسەر دەبی بزانم بچم کردارەکەی ناو کەوانەکان جێبەجێ بکەم. جارێک کارم بە 6 و کۆیەکەی نییە، جارێ یەکسەر دەبی بچم کرداری لێدەرکردن جێبەجێ بکەم، کەوانەکە دەست نیشانی دەکا، کەوانەکە ڕێم نیشان دەدا چ بکەم یەکەم جار، کەواتە دوو کەوانە. پرسیاری 4 ڕستەیەکی ژمارەیە ژمارەکان و لێرە ژمارەکان هەڵە نووسرایە، ژمارەکان ئەیەکی دەبی هەبی، ژمارەکان و هێمای کردارەکان لە خۆ دەگرێ. ڕستەی ژمارەیی ناوی چییە؟ ناوی بڕ، لێرەش هەڵەیە ئەوە نییە بیسڕەوە، تەنیا بڕ ئەو ڕستەیەکی ژمارەیە، بڕە نا، بڕە هەڵەیە، بڕ تەنیا بڕ. پرسیاری 5 وەڵام لە پرسیاری لێکدان چی پێ دەوترێ؟ پێی دەوترێ ئەگەر لێکدانم هەبوو ئەنجامەکە پێی دەوترێ ئەنجامی لێکدان، واتە ئەمن ئەگە 3 هەبوو جاران 5 دەکا 15، ئەو 15 ناوی چییە؟ ئەنجامی لێکدانە، ئەو 3 ناوی چییە؟ کۆڵکە، ئەو 5 ناوی چییە؟ کۆڵکە. ئێستا کۆکردنەوە و لێدەرکردن و لێکدان تەواوی بکە. هەز دەکەم ئەو پرسیارانە لە 6ەوە هەتا 14 زۆر ئاسانن، هەموو خوێندکارێکی پۆلی 5 دەبی بزانی 3 کۆی بکەمەوە لەگەڵ 11 دەکاتە چەند، 11 6 لێ بڕوا دەکاتە چەند، 6 جاران 7 دەکاتە چەند، و 12 کۆ 6 دەکات چەند، 8 چەندی لێ بڕوا دەکا 5، و 9 جاران 11 دەکاتە چەند،
هەروەها 8 و 6 دەکاتە چەند و دا چەندی لێ بڕوا دەکات 4 و 5 جاران 9 دەکاتە چەند. بەکارهێنانی دوو کەوانە ئەو بڕا هەڵبژێرە کە یەکسانە بە بەها دراوەکە. لێرە بەهایەکەیە 24 دوو بڕیشم هەیە، یەکەم و دووەم، کامەی دەکاتە 24 هەردووچیان ناکەنە 24 تەنیا یەک لەوانە یان ئەوە یان ئەوە. ئێستا ئەمن دەبی بزانم کامە. دەچم چ دەکەم؟ تەمەشا دەکەم لێرە یەکسەر کەوانەکەی چا دەکەم پێش هەموو شتێک، کەواتە چوارەکەی ئێرە دەنووسمەوە، کۆیەکەی دەنووسمەوە، ناو کەوانەکەی ئەژمێر دەکەم 8 جاران 2 16 ئەو جا هەنگاوی دووەم 4 و 16 دەکا 20 کەواتە ناکاتە 24 کەواتە هەڵەیە. ئەدی ئێرە کەوانەکەی ئەنجام دەدەم 4 و 8 دەکات 12 جاران دووش دەکا 24 کەواتە ئەوە ڕاستە. کامەی هەڵدەبژێرم؟ بیەکەی هەڵدەبژێرم، ب ڕاستە کەواتە ئەوە ڕاستە، ڕاستە یان دروستە یان تەواوە یان هەڵی دەبژێرم. ئەوجا هەڵبژارنەکە ڕەنگە ئەو هابی. پرسیاری 16 کامەیان دەکاتە 0. لێرە یەکەم جار کەوانەکەی چا دەکەم 3 جاران 5 دەکا 15 ئەو جا ئەو 15ەیە کەم ئەو 15ەیە دەکاتە 0 واتە کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە. ئەگەر تەماشای بەئەکەش بکەم 15 3 لێ بڕوا یەکەم جار کەوانەکەی هەڵدەبژێرم دەکاتە 12 جاران 5 دەکا 60 ناکاتە 0 کەواتە ڕاست نەبوو، هەڵی نابژێرم، تەنیا یەک وەڵامی هەڵدەبژێرم. کامەیان دەکەنە 12 لێرە کەوانەکەی چا دەکەم پێش هەموو شتێک 0 جاران هەرچ بکەم دەکا 0 ئەو جە 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 0 هەر دەکا 12 کەواتە ڕاستە، ئەوە ڕاستە. بەئەکەی ئەگەر چاکەم 12 کۆ بکەمەوە لەگەڵ 0 هەر دەکا 12 ئەو جە جارانی چاری بکەم دەکا 48 ناکاتە 12 کەواتە هەڵەیە. تەنیا یەکە چەند ڕاستە، ئەوە ڕاستەکەیە، ئەوە هەڵەیە. پرسیاریش تەواو بووم لێرە. ئێستا سیفەتەکانی کۆکردنەوە ئەو پیتە بنووسە، ئەو سیفەتە بنوێنێ کە بەکار هاتووە لە هەر ڕستەیەکی ژمارەیی. ئەوەی ڕاستی بی ئەوانە ڕستەی ژمارەیی نینە، ئەوانە هاوکێشەنە، بەڵام دیارە هاوکێشەش ڕستەی ژمارەیە، ڕەنگەوابی ڕاستە، هاوکێشەش هەر ڕستەی ژمارەیە. چەند سیفەتم هەیە؟ سیفەتی ئاڵوگۆڕم هەیە، سیفەتی پێکەوە بەستنم هەیە، سیفەتی سفریش. ئەوەی ڕاستی بی ئەمن یەکەم جارە جێم لە سیفەتی سفر بی، بەڵام دیارە سیفەتی سفریش هەیە. با تەمەشای 18 بکەم. لێرە هاوکێشەکم هەیە لە لای ڕاست 9 کۆ 8 لە لای چەپ 8 کۆ 9 سیفەتی چییە ئەوە؟ لەبەر چوای لێ هات؟ ئاڵو گۆڕواتە ژمارەکان جێگای خۆیان گۆڕی، هەشتەکە چوە جێی نۆی، نۆیەکە چوە جێی هەشتی، ئەو سیفەتە پێی دەڵێن سیفەتی ئاڵو گۆڕ. کەواتە کامە پیتی هەڵدەبژێرم؟ ئەو پیتە هەڵدەبژێرم. پرسیاری 19 24 کە کۆ بکەمەوە لەگەڵ 0 هەر دەکا 24 دیارە دەیانەوێ بۆ سیفەتەی ناوی لێنێن سیفەتی 0 کەواتە کامە پیتی هەڵدەبژێرم؟ ئەو پیتە. پرسیاری 20 لێرە 5 کۆ 6 کۆ 3 لەلایەکە دیش هەر 5 کۆ 6 کۆ 3 کەواتە جێ خۆیان نەگۆڕیە، هەروەکو خۆیان 5 لێرە 5 لێرە 6 لێرە 6 لێرە لە ناوەندێ 3 لە لای چەپ 3 لە لای چەپ جێیان نەگۆڕایە، بەڵام چ ڕوویدایە؟ کەوانەکە
جێی خۆی گۆڕیا کە کەوانە جێی خۆی دەگۆڕی پێی دەڵێن سیفەتی پێکەوە بەستن. پێشترێ لە پۆلەکانی دی ئەو سیفەتە ناویان لێ نابوو بە یەکتر بەستن. ئێستا ناوەکەیان گۆڕیە کردیتیانە پێکەوە بەستن. ئەو جە نازانم باش نییە زاراوە دووسێ زاراوە هەبی لۆ هەمان شت، باشە یەک زاراوان هەبی سیفەتی ئایا پێکەوە بەستنە یان بە یەکتر بەستنە دەبی ئەمە بڕیار بدەین. بەڵام لێرە ئەو سیفەتێ بە یەکتر بەستنەکە گۆڕایە، لێرە 5 و 6 بە یەکتر بەستن، لێرە 6 و 3 بە یەکتر بەستن، کەواتە سیفەتی بە یەکتر بەستن یان پێکەوە بەستن. پرسیاری 21 7 لێرە یەک لە ناوەندێ یەک لە ناوەندێ چاریش لە لای چەپ چاریش لە لای چەپ، کەواتە کامە سیفەت بەکار هاتیە؟ سیفەتی بە یەکتر بەستن. 7 و 4 و 1 لێرە بە یەکتر بەسترا، لێرە 7 و 1 کەواتە سیفەتی بە یەکتر بەستن یان پێکەوە بەستن. واتە پیتی ب لێرە دادنێ، پیتەکەی دەبیدانێ. پرسیاری 22 23 لێرە 23 چویتە لایەکەی دیکە، 9 لێرە 9 هاتیتە ئەو لایە، کەواتە سیفەتی ئاڵ و گۆڕ، کەواتە ئەو پیتەی لێرە دەنووس. پرسیاری 23 0 لەگەڵ 12 هەردەکا 12 کەواتە سیفەتی 0 کەواتە پیتی ج، وەڵامەکەی پیتی ج دەنووسم. زۆر 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 ئاسانە بزانم کامە سیفەتی 0، واتە 0 کۆی بکەمەوە لەگەڵ هەر شتێک هەر دەکاتە ژمارەکە خۆی. سیفەتەکانی لێکدان ئەو پیتە بنووسە کە ئەو سیفەتە بنوێنێ کە بەکار هاتووە لە هەر ڕستەیەکی ژمارەییدا. پرسیاری 24 لێرە 8م هەیە 8 جاران 5 لێرە بوویتە 5 جاران 8 کەواتە جێی خۆیان گۆڕیە سیفەتی ئاڵ و گۆڕ، کەواتە ئەو پیتەی دەنووس لۆی. پرسیاری 25 لێرە 4 لێرە 4 هەر لە جێی خۆیتی، لێرە 2 لێرە 2 لە ناوەندی هەر لە جێی خۆیتی، لێرە 5 لێرە 5 هەر لە جێی خۆیتی، فاریزەکان جێی خۆیان گۆڕیە، کەواتە سیفەتی پێکەوە بەستن یان بە یەکتر بەستن. نازام لەبەر چ بە دوو جۆر پێکەوە بەستن لێرە ئەوها نووسرایە لێرەش ئەوها نووسرایە، ئەوها مەودا هەیە ماوە هەیە. پرسیاری 26 25 جاران 1 هەر 25 ئەوە دیارە ناوی لێ دەنێن سیفەتی 1، چونکە 1 ئەگەر جارانی هەرچی بکەم ژمارەکە وەکو خۆی دەمینێتەوە، کەواتە پیتی د دەنووسم لۆ وەڵامی پرسیاری 26. پرسیاری 27 78 جاران 0 هەر 0 کەواتە سیفەتی 0 کەواتە سیفەتی 0 ئەو پیتەی دەنووسم. پرسیاری 28 4 لێرە 4 چویتە ئەو لایەکەی دی و 11 لێرە 11 هاتیتە لایەکەی دی، سیفەتی ئاڵ و گۆڕ، واتە ژمارەکان جێگەی خۆیان گۆڕیە. لێرەش 8 لێرەیە 8 هەر لێرەیە 2 لە ناوەندێ 2 لە ناوەندەیە 5 لەولایە چەپ هەر 5 لە چەپە، تەنیا کەوانەکان جێی خۆیان گۆڕیە، واتە سیفەتی بە یەکتر بەستن، واتە پیتی ب لێرە دەنووسم. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 33 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.